زۆربەی تاکەکانی کۆمەڵ تووشی خەمۆکیە بووە لەبەرەوەی هەموو احتیمام بە مادە ئەیین بە شکل بە تەکنەلۆجیا ئەم ئەنتەرنێتە هاتووە نازانم ئەمە فڵان جیهازە ئەوم دەست نەکرێت ئەوە ئەکەم ئەوە ئەکەم مەزهەر و جل و بەرگ و کەمالیات و یعنی جانبی ڕوحیەکەمانی هەمال کردووە بۆیە هەر کاتێ ئینسان دوای کەمالیات و دوای مادە و دوای ڕواڵەت و دوای مکیاج و دوای چوزام شتی ڕۆت ئەمانە بکەوێ دایی من کێشەی زیاترە بێ خەمۆکی زیاترە بێ هیواشەیە لە گوندێکە ئاژی لە ئەشکەوتێکە ئاژی لە ژێر خێمەیەکە ئاژی قەناعەتی هەیە فەلسەفەیەکی هەیە تێڕوانینێکی بۆ ژیان هەیە خۆی بە پاشا ناگۆڕێتەوە خۆ زۆر کەسی شێدەوڵەمەنگە خۆی کوژێ ئەزانن لە سوید ڕێژەی خۆکوشتن من یەک دوو ئەحسایم دەستکەوتی کۆنێ سا نازانم زیایی کردووە گۆڕاوە ڕێژەی خۆکوشتن لە سوید لە وڵاتانی ئەوروپی لە سوید ئەو ئەحسایی لای منە زۆر زۆرە ئەزان بۆچی ڕێژەی خۆکوشتن زۆرە ئەڵێ من لە هەموو شتێ تێر بووم لە جنسە تێر بووم لە سەیرانە تێر بووم لە پارەیە تێر بووم لە گەڕان ئیتر بۆچی بژیم بەڵام ئەگەر یەکێ جانبی ڕوحی بە قووەت بێ ئێمەڵین بۆ ئەو دنیاژین بۆ ژیم خێر و چاکە بکەم بۆ ژیم باشترین شت بکەم کۆی کەمەوە ڕەسیدم زیاتر بێ خزمەتی ئینسانیەت بکەم ئەوە بکەم ئێمە بۆ ئەوانە ئەژین بۆیە ئەوانەی فەلسەفەیەکیان نیە لە ژیانە ئەوانەی تێڕوانینێکیان نیە بۆ ژیان ئەوەی بەس تەنیا دوای شتی مادی کەوتون دوای شتی کەمالیات کەوتون دوای غەریزەکانیان کردوون تێرە بێ پاژماوەی بەڕێزان ئەوە کێشەی بۆ دروستەکە